بەهۆی قەیرانی داراییەوە کە چەندین ساڵە گرفتی زۆری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد پرۆژەکانی وەزارەتەکانیش ڕاگیرا بە تایبەتی پرۆژەکانی وەزارەتی شارەوانی کە بە ئەنجامێک گەیشت کە لە سنووری شارەوانیەکان پرۆژەکان 100% وەستان تەنها چەند پرۆژێکی بچووک نەبێت کەمیش لە ئاستی خواست و پێداویستی خەڵکان نەبوو بەڵام زۆر بە سوپاسەوە جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم فەرمانێکی دەرکرد لە ساڵی 2015 بە سەرفکردنی داهاتی شارەوانیەکان بە تایبەتی داهاتی زەوی ڕوکن و نایەوە کە بە مزایەدە دەفرۆشرێ وە پرۆژە خزمەتگوزارەکان کە ئەمە خزمەتێکی باشی بە سنووری شارەوانیەکان کرد ئێستا ئێمە لەسەر ئەو فەرمانەی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت کار دەکەین و داهاتێکی باش کۆکراوەتەوە لە فرۆشتنی زەویەکانمان و نزیکەی 2 میلیارد دینار ئێستا داهات کۆکراوەتەوە چاوەڕێ ئەەکەن لە داهاتوە 2 میلیاری کشمان لە فرۆشتنی زەوی دەستکەوێ ئەو 2 میلیارد دینارە نزیکەی 500 میلیۆن دیناری ڕەزامەندی دراوە بە جێبەجێکردنی کۆمەڵی پرۆژە لە بواری قیر و شۆستە و کۆنکرێت و ئاوەڕۆ و چەندین پرۆژەی کە لە دوای جەژن دەچێتە جێبەجێکردن ئەمە ڕەزامەندی وەرگیراوە ئەوکانی کەش لە بواری ئامادەکردنی دەرخستە و دیزاین دەنێرین بۆ لایەنی پەیوەندیدار کە لایەنی وەزارەتی شارەوانی کە ڕەزامەندیمان بۆ بدات و ئەو زەویانی کە کەشمان کەماوە لە داهاتوویەکی نزیکە دەفرۆشرێ و داهاتێکی کۆ دەکرێتەوە بە هەمان ڕیتم و بە هەمان شێوە کە ڕەزامەندی بۆ وەرەگیری و دەچێتە جێبەجێکردن بە خەرجکردنی ئەم داهاتە بەشێکی زۆری گرفتی خزمەتگوزاری سنووری قەزای شارەزۆر چارەسەرەکە بۆیە بە سوپاسەوە ئەو بڕیارێکی زۆر دروست بوو بڕیارێک بۆ خزمەتی بە سنووری شارەوانیەکان کرد بەڵام گرفتێک لەم بڕیارە ئەوەیە کە ڕۆتیناتێکی زۆری هەیە تا پرۆژەکە چێتە جێبەجێکردن دەسەڵاتەکە لە ئاستی وەزارەت و وەزیردایە کە ئەمە هەتا ئەو دەسەڵاتە جێبەجێکرد و ڕەزامەندی وەزیر وەرەگری مودەیەکی زۆر دەخایەنێت تا پرۆژێکە چێتە جێبەجێکردن بە هیوام لایەنی پەیوەندیدار کە لە وەزارەت و ئەنجومەنی وەزیران ئەم گرفتەمان بۆ چارەسەرکردن دەسەڵاتەکە دابەزێنین هیچ نەبوو ئاستی پارێزگاکان هیچ نەبوو ئاستی بەڕێوەبەری گشتیەکان یاخود دەسەڵاتەکە برێتەوە بە شارەوانی بۆ ئێمە ڕاستەوخۆ بتوانین ئەو پارە خەرجکەین بە ئێمە ئەگەر توانیمان ئەو پارە دەسەڵاتی خۆمان بێ ئەگەر پرۆژەیەک 3 مانگی 20 تا جێبەجێکرێ ئێمە بە مانگێک یا کەمتر لە مانگێک توانی بخەینە جێبەجێکردن بەمەش پرۆژەکان زوو جێبەجێ ئەکرێن بەمە گرفتی خەڵک زوو چارەسەرەکرێ